ئەو کاتان باش خوشکانی عزیز و برایانی خۆشەویست دوێنێ یەکێک لەو سەدان و هەزاران ناپاکەی کە دەستیان سوور بۆ بەخوێنی چەندین پێشمەرگە لەوانە شەهید مامەڕیشە شەهید ئارام کەوتو دیارن هاوکار لەش بەکربایی دەڵێن 15-16 پێشمەرگەی شۆی بە کورتی ئەو کاتێ ئێمە بە دوواچوونمان بۆ کەسی یادی شاوێز کرد ئەنگۆ زیاتر لە 100 پێشمەرگەی یەکێتی شۆییان شەهید کردیان 100 پێشمەرگە دوێنێ ماڵ ئاوایی لە ژیان کرد بەبێ ئەوەی کەس لێ پێچینەوەی لەگەڵ کەوا پێچوانەوە کچێک لە باڵا دەستەکان بوون بەڵام بەر لەوەی هادی شاوێز بە چەند ساڵێک لەمەوبەر ماڵ ئاوایی بکات وتیان لەگە پارتی بینیان خراپە بینیان خۆش نمایە بەڵام بەر لەوەی بچینە سەرەوەی هاوڕێیان دەمەیە هەر یەک شت بڵێم لەسەر ئەو جاشانە یەک جاشەکان یعنی تەقریبەن بردیانەوە تەواو کەسیان لە کوردستان نەدرا نەدادکە لە سەردەمی زیاتر باڵا دەستن و پارتی وێچێتیشیان سەقف ئەوە کرد تەنزیم کرد هەموویان بوونە جاش یعنی لای من بڕوا بکەن ئێستاکە پارتی وێچێتی جاشەکان هیچ فەرقیان نەمایە وەکو موئەسەسە مناڵێم وەکو ئەفراد هەبووە چۆن لە ناو جاش کوڕی جوانەیە باشەیە بەڵام وەکو حزب هەر سێ جاشایەتی پارتایەتی یەکێتیاتی هەر سێکی کۆمەلگای کوردی داتەپان فەسادی کۆمەلگا یعنی نەوەی ئەوانە و دەسەڵاتی ئەوانە تۆرە بیرکۆ لە هەشتاکان بەدواوە کۆمەلگای کوردی چەندە جوانیەکانی لەدەستدا جاش بەشێک بوو لەو سیستەمەی کە هیچ قێم و ئەخلاقیان لەناو کۆمەلگا نەهێشت دوای ئەو پارتیەکێتیش داهات ئەوان ئەنفالیان کرد ئەوان تاوانیان دەکرد ناپاچیان دەکرد پارتیەکێتیش درێژە ئەوان دزی و تاڵانیان دەکرد ئەوان قودرەتی مادی مەسەلەی پارە بووە هەموو شتێک خەڵکیان بەعز بە جاشایەتی بە پارە کۆمەلگای کوردی بێڕەوش کرد حیز کرد پارتیەکێتیش بە تەعیینبوون و بندیوار بوون یعنی یەک مەدرسەن یەک بە هەر حاڵ ئەو جیلەی کەتە بەردەست جاشایەتی لە هەشتاکانە زیاتر ئەو تەتەوڕی پێکراوە تایبەتی دوای مفۆزا شتاوچاری گەلێک زۆر بوو لەگەڵ پارتی وێچێتی نزیک لە 42 ساڵ زیاترە کۆمەلگای کوردیان وێران کرد یعنی تۆ هەمومان زیری هەفتاکان بە بیرمان دێت چ جوانێک چ قیەم و چ شەهامەتێک لە تاچی کووردا وەڵام لەو ڕوانگە و لای من زۆر گرنگجی نەمایەنی جاش و پارتی وێچێتی بووە من 2012 وازم لە 11 وازم لە ڕێکخراوی چاکی نەکە ڕێکخراوەی زۆر شۆڕژێڕ و مەیدانی بڕوا ناکەم لە هەموو کوردستان و ئەوروپا تا ئێستا لە مێژووی خۆی ڕێکخراوی وا گەورە و کاریگەر و خزمەتکەر و قوربانی دەری تێدا هەڵکەوت بێت هاوڕێیان دوو یعنی هادی شاوێز هیچ لێپرسینەوەی لەگەڵ نەکراوەکو گوتمان هیچ لێپرسینەوەی لەگەڵ نەکراوە پێچەوانەوە وەکو گوتم ئێستا دەڵێن زۆربەی بەخۆیان و مناڵەکانیشیان ئێستا مناڵەکانیشیان بوونە باڵا دەست نوێترینی شاخەوان کوڕی عەبدوڵڵا دەلۆی کە کوڕی یەکێک لە جێگر فەوزەکانە بۆ جێگری سەرۆکی پەرلەمان جەلال پەرێشان لە ئیتحادیەکانە مەسەڵی هەولێر ئێمە دەزانین قایم قامی هەولێر نەبەس حەمید ئەوە کوڕی یەکێک لە مستەشارەکانە یعنی ئەگەر پێدا بنە ماڵی شێمەی هاڕوونی بنە ماڵی بێتواتەی یەگان بنە ماڵی مەلاوزێر مەلاوزێر ڕاستە ڕێخستنیەکێتی بەڵام خۆ تەحسین شاوێز هۆش ڕێخستنی پارتی بوو نا بۆ زانیاریتان ئێستا من هەندە وردەکاری ئەو شتانە دەزانم باز دەکەم یعنی جاشەکان تەوزیع بوون پارتی وێچێتی کە بەشێک لەو جاشانە بەشەچیان یعنی بەڕاستی لە غەڵەتی پارتی وێچێتی بوونێ یان پارتی وێچێتی نردیانە بۆ ئەوی شکارەی شەڕەکانی خۆیان پێ بکەن بێچێک لەوانە ماڵی تەحسین شاوێز بوون کە پارتی وەی لێکردن بەو حەجمە و فشارەکانی یەکێتی جەلالی تەحسین شاوێز باسەکە ئەڵێ عەلی عەسکەری تەنجی پێ هەڵچنی بۆیە بوومەوە وا دەرێتە سیری خۆی هاوڕێیان بەڵام من وەکو ئەمانەتەکی مێژووی و بۆیە ئەوە باز دەکەم من لەمە دووە ئەو مێژووی کە دەورم تێدا هەبووە کارم لێی کردی
کردیە وەکو ئەمانەتەکی مێژووی و تاوەکو گەواهی دەرەکان یعنی خەڵکانی کە باسییان دەکەن لە ژیاندا ماون قسە دەکەم نەک دوای ئەوی مردن ماڵ ئاواییان کرد ئەو مێژۆ باسکەم بغەدر لە کەس نەکردو ئەمە بۆ مێژوانە ماندی بووینە ڕیسکمان بە حیاتی خۆمان کردیە بەقەت کرێکاریەک ڕۆژوە هەبوو 15 ساعت ئیشمان لەسەر کردیە کەمترین کات خەوتینە بەشەکە لە قوربانیدانی خۆمان و بەشەکە لە جوڵانەوە و خەبات و ناڕەزایەتی و جینۆساید و بە جینۆساید ناساند و ململانێ لەگە جاش و خەبات هەمووی باز دەکەین بۆ ئەوەی وەکو گوتم ڕاستیەکان و ئەو مێژووەکە ئێمە لە ناوی داینە و دەبێت تۆمار بکرێ هاوڕێیان ئێمە ساڵیادی ئەوەمان دەکردەوە 21مین ساڵیادی ئەنفال و هەڵەبجە لە هۆڵی ئابی ستۆکۆڵم یادی برم ڕێزمان لە 10 کەسایەتی سویدی گرت لەوانە سەرۆک پارتی چەپی سوید تێدا بوو ئەو ئانیە لۆفەی تێدا بوو ئێستاکە کە سەرۆکی پارتی سەنتەرە یعنی لە هوفمان بوو بۆ دیسی بلۆز بوو کە بووە بۆ پەرلەمانتاری ئەوە ئەوروپیچێتی ئەوروپا ئەوە 2009 باسەکەم تر یاکوب یۆنسۆن بوو ئەو ڕۆژنامە نووسەر سویدیە بوو کە گەڕابەوە کوردستان یەکێک لەو کەسانە بوو کەیسی جینۆسایدی بە دنیا ناساند سەرۆکی پارتی چەپی ستۆکۆڵم بوو بەهەرحاڵ دەیان کەسایەتی ئەو ئافرەتە جوولەکە کاکە 60 منداڵی کوردی بەخێو کرد ئەو دووە بە ڤیدیۆ هەمە ئەوانە بەهەرحاڵ لە وەختەشکە دەینە سەر جوانی ئەو ئینسانە گەورانەی کە خزمەتشی گەورەیان کرد تەواو بووم کاکسلا سۆفی هاتە بنجێم وتی ئەڵێن هادی شاوێز لە سویدە وتم چۆن وتی وەڵایی لە ماڵی خزمێکی ئێمە بووە ئەیتر وتم باش تاقی بکە بزانت چۆن بوو بەهەرحاڵ تاقیبەکەر ئەوە بوو لە ستۆکۆڵم دەرچوو چوو بۆ شاری یون شۆپینگ کەم ئەوانەیەوەنە نزیک 2 ساعت و نیو لێرە دوورە من 28 مانگ 28 ئەپریل چوومە ئەوەی تا پۆلیسی تاوانەکانی جەنگ تەلەفۆنم کرد گوتیان وەرە پۆلیسی تاوانەکانی جەنگ کریگس برۆت کۆمسیۆنن وەڵا چوم لەگە ئافرەتێک دانیشتم ناوی کاریم بوو ئێستا یەکەم جارە ئەو شتانە باز دەکەم ینی ژنێک بوو زۆر ڕووخۆش و ئەو بوو لە پۆلیسی تاوانەکانی جەنگ لە ڕۆتیوسە هاوڕێیان هەموو ئەوانەیەگە بچن ئەوە شوێنی هەموو پۆلیسی دیاری سویدە ئیسا ساعتێک دانیشتیم وتی چستان هەیە پێمان بدەن وتم وەڵای زۆر من ترساندم ئەوانم زۆر ترسان وتم کابرایەک هاتە ئێرە جەریمەی زۆر کردیە خەڵک لە دوی دەسوڕێ لە هەر شوێنە بیگرن دەیکوژن یعنی بۆم کرد پۆلیس ئەمن بەس دەمویست تاقیبەکی هادی شاوێز بکەن هەتاوەکو یعنی کێشەکەشمان من دەبێ ئەوە بڵێم هاوڕێیان من بە خۆمان کێشەمان لەگەڵ هیچ یەکێک لەو سەرۆک جاشانە نییە بە هادی شاوێزیشەوە بە ماڵی بارزانی و تاالبانیشەوە بەڵام خەبات دەکەین کە خەبات دەکەین بە تایبەتی کە ئەو کات من کادیرێکی دیاری لە بەرپرسی ڕاگەیاندنی ڕێکخراوی چاک بووم و یەکێک لە ئەندامانی سەرپەرشتیار بووم بەهەرحاڵ یعنی حماسەتێکی زۆرم هەبوو بۆیە کێشەمان لەگە ماڵی هادی شاوێز نە ئەو کات نە ئێستاش هەیە بەڵام یعنی هادی کەتە بەرێ لێرە بۆیە ئەمە بە حکمی ئەوەی کە بنەما تاوان ئەو هادی شاوێسا سەرپەرشتی تیرۆری هەما ببورن شەهید ئارام و شەهید مامەڕیشەی کردیە چکە ئەوە خاوەن مەفرەزەکە بووە بدە ئەو کاتی لە 84 و ئەوانە 1970 و ئەوانە بەڵام دوای ئەو فەوج ئەوش دەڵێن ئەو تەحسینێکە فەوجێکیان گرتیە بەس مەسئولی مەفرەزەکانی عادی بووە ئەوەی کە لێ گیانە مەسەلەن ئەوانە بوونەت ڕەنگە هەموو جار تەحسین خۆ نەچووە تر بە فرسەتێکی باشم زانی کە جاشەکان بترسێنین وە پەیام بە پارتی و یەکێتی بدەین کە ئێمە
لە جاشانە خۆش نەبووینە خۆش نابین و جاشەکان ئەوروپا شوێنی هێمن و سراعەتیان نییە بێنە ئێرە. بەهەرحاڵ ئەو هادی شایست چوو بۆ ماڵێک بە سوتفە هاوڕێیان زۆر خۆش بووە، چوو بۆ ماڵێک ئەو شەوەی کە مابووە لە مەتار پارتیەکان تەسلیمی کەسێکیان کرد بوو، کوڕەپلکەکەی بەدەستی لەگە مامەڕیشە بۆ شەهید بووە. هادی شایست کە ئێوارە شەو دەیبەنەوە ماڵەوە دەبین ڕسمەشی مامەڕیشە لە ماڵەکەی درایە. یعنی ئەو کوڕە دوای ئەوەم تەلەفۆنم لۆ کردوتی وەڵا زۆر قەلبی تێکچوو، گوتی ئەم شتێ نەگەشتم هەتا بەیانی، بەڵام دوای بەیانی ئەو دەزانیم ئەوە هات بە پێ قسە خۆی. ئەوە هادی شاوێسە. ئیتر کە خەبەر درامە ئێمەش بە دوا چونمان کرد لە ئەولا لە ئەولا، وەڵام پەیوەندیمان لە کادیر یەکێتی کرد، گوتم زانیاری مام بدەنێ تا ئەن هاوڕیان ئێستا دێمە سەریش. یەکێتیەکان نمونەی حیزبی ترسنۆک و کادیرەکانیشیان هەڵپەرست بوون، جگە لە دوو کادیریان بەنهێنی هاریکاری منی کردیان، یەک کەسیان نەوێران نەبێن نا ئەوە بکەن. دەبێ ئەوە بڵێم ینی ڕۆژێک چوون دووبارە چوونەوەکردن کاری لەوێندا لە پۆلیس تاوانەکانی جەنگ دوو کەس لەگەڵ من هات. یەک پێشمەرگەیەکی مامەڕیشە بوو، من نامەوێت ناوی بدەم لە بەسەر داخوازی خۆی، یەکێک برایەکێک لە قوربانیەکانی شەهیدی ئەو گوندی بایف بەکربایفی پێدەگوترێ هات. بەس ئەو برادرەش گوتی ئەمنوو ئەو کوڕی کە چوونە پێشمەرگەی مامەڕیشە هاوڕێکەکەی مامەڕیشە چوونە ژوورەوە، هاتە دەرەوە هەندێگەری پێدەگوترێ، وتی وەڵایم هیچ تێی نەگەیشتم، وای بە من گوت تێی نەگەیشتم چی دێ. بەهەرحاڵ بەڵام ئەمن هەمووم پێگوت. برادێکمان لە چاک بەڵگەی تاوانەکانی دادگای باڵای تاوانەکانی ئەنفا ئەوە عێراقی بۆ ناردم، ئەو مەقتەعی کە باس لە هادی شاوێز دەکرێتەوە ئەنهان بەشێکیان ناویان هەبووە، بەڵام ئەمر قەبزیان بۆ دەرنەچوە بۆ زانیاریتان. ئەو پارتی وێچێتی زۆر خەڵکیان سارد کردبەوە و هەڕەشا و بەبەرتیل کە ناوی ئەمر قەبزیان دەرنەچی لە 2005 و 6 و ئەوانە نییە کە شکایەتی جاشەکان و ئەوانە هەیەشێک لەوانە بابی ئەو شاخەوان عەبدوڵڵایە پارتیەکان فشاریان زۆر خست بەسەر فشار و زەخ پارە و ئەوانە کە خەڵک شکار لە باوچینەکە بۆ زانێن ئەگەنار ئەنفالی سەی گەرمیان باوشی ئەو شاخەوان عەبدوڵڵایە بەشدار بوو. ئێمە دەقیقن لەو زانیارە وەختی خۆی لە چاک ناویشمان بڵاو کردیتەوە لە ئەنفالی سێ عەبدوڵڵا دەلۆ کە یەکێک لە تاوانبارانی ئەنفالە چکو مەرجنیەوی لە دادگای باڵای تاوانەکان نەگوترابی واتە هیچ کە ڕاست نییە. پارتیەکێتی بدایە زۆر دەترسان جاشەکان بدرێت دادگا، چکە جاشەکان بدرا بوونایە دادگا ئەوانیش داهاتە دوێ. دەیانی وەکو تەحسین شاوێز من سەر بە پارتی بووە، خالیدی خولەسوور سەر بە یەکێتی بووە، مەلا عوزێر سەر بە یەکێتی بووە. ئەوانە مەلا عوزێر بۆ زانیاریتان هاوڕێیان من ینی لەو هاوڕێی کە بەرپرسی بووە ئەیگوت یعنی ناوەکی حزبیشەوە ئەیگوت یەکێک لەو کەسانە بوو ئەندامی لیژنەی ئەمنی هەولێرێ بووە و سەرپەرشتی لێدانی ئەو هێزەی کرد کە نزیک سەیتەرەی مەخموور مەعمەل قیڕەکە بوو. گوتی یعنی هەموو خەتەکان ئەوە دایدەنا مەلا عوزێر دایدەنا 100 پیاوی ئەمن کوژۆ مەلا عوزێریش دەستی رابوو خەڵکی دەنارد بڕۆ خەتەکەت بەخۆی بە پێشمەرگانی گوت بوو لێیان دەدرێەوە مەسەم ئەندامی لیژنەی ئەمنی هەولێرێ بوو ڕۆخستیم بەس لۆ حسک لۆ شوعی لۆ حزبەکان کە ناپاچوچ خۆی نەبووە. ئەوجار هەر یەکە وایە تەحسین شاوێزی شوا بوو یەک پارتی نەدەکوشت هەرچەندە پارتی دەڤەری سۆرانە بەس یەکێتی شوعی قەر کرد هیچی نەدەهێشت. هاوڕێیان لە 29 ئەمن لەگەر ئەو کارینە دووبارە دانیشتم پێم گوت لە ماڵی ئەوە تۆمارکردنی مێژووە بۆیە هاوڕێیان وردە کاری تر باسەکەم. خەبەر درا من لەلایەن ئەندەی خەڵک کە لە نزیک و ئاگیان لێبوون شادی شاوێز لە ماڵی دوسێ برابوون یەکێک لەوانە گوتیان ئێستا لە ماڵی ئەحمەد لوقمان کاکەیە. ئەحمەد لوقمان کاکەی لە ئین شۆپینگ لە هۆ کاگس گاتان 72 تەلەفۆن و هەموو شتەکان چوم کەل عادا پێمدان سی خوڕیم کرد
سیخوڕی یعنی ئەو جاسوسیەم کرد چون پێمدان هاوکار لە یەکی مانگ بە پێی ئەو مەیلانەی کە لە بۆ من هاتبوو هاوڕێیەک لە چاک لە نەرویج ئاگاداری کردمەوە دەڵێ ئێستا لە ماڵی ئازاد چەمسە ماڵیە یەکی مانجی پێنجی 2009 هاوڕێیان ئەو کاتێکە من بە پۆلیس تاوانەکانی زێکمان گوت یارە پۆلیس تاوانەکانی زێک بە منیان گوت ئەوەندەی بە منیا وتیان ئێمە لە ڕێگای خۆمان بە دوواچوون دەکەن ئەوەی ئەم بزانم پۆلیس بە دوواچوونی لە چاردەوروبەری ماڵچکۆ من ناوکو گوتم ماڵی ئەو لوقمانە ئەحمەد لوقمان کاکەی ئەدرێس و تەلەفۆن و هەموو شتەکەم وتمە لەو ماڵەنا و زۆر خەتەرە خەڵک لە دوی دەسوورەتەوە بیکوژی مەوزوعەکەم زۆر تیر کرد من بەڕاستیش بدات بۆم دەزانێت کە خەڵک بیان بینی ئەو جاشانە لێیان دەدا کوردوێەوە دە بانگەوازمان کرد وتمان وەرن بچین شکایەت بکەین بە شەرەف 2 کەسات ئەیش بە تەلەفۆن بەخۆم پێم گوتی ناوتم ئەی بەوەرن یعنی پەیوەندیم پێکردن ئەڵحەق وتیان نەیان گوت وتیان دەین بەڵام پەیوەندیم بە زۆر کەست کەش کردیە کا من ئەلێرە خاڵک هەروەکو کوردگو هەولێر گوتنی کە سەرەکە لە دڵما باز دەکەم هەر شمولی یعنی هاو بنەماڵەکە بوون زۆرم خۆش دەویستن ئێستاش ڕێزی تایبەتیان هەیە ئاگادار بوون ئەو بنەماڵەی ماڵی هادی وتم کاکە بەس ناوی باو باپیری یاخەم بە پۆلیسم نەگو هادی شازدایان گو ئەدی باو باپیری ناویت ینی هەویەت چیاویە نەمدەزانی بەو ماڵەم گوت دەیان ناسی وەڵە دوای 24 ساعتی وتیان داوای لێبردن دەکەی لەم لە نزیکەوە دەیان ناسی بە ڕەچەڵەکەوە زۆر لەبەردرم بوو بەڕاستی بێتاقەتی کردم بۆیە لێرە باز دەکەم وەرە تو ئامادە نەبی لەم دەیان هاوڕێیانی شەهید کرد بوو بەهەرحاڵ هاوڕێیان ئەو خەبەرە دوای ئەوە بۆ ئێمە هات لەولا لە ئەولە بڕوا بکەن مەسعود کەزانی تاوان لە کوردستان پۆست و چاک نیوز ئەو کات چاک دوو بە تایبەتی کوردستان پۆست حەشری دەکرد ئەو کات مینبەر بوو بڵاو بۆ کردمانە هەرا و بەمان بردە سەرێ و پۆلیس بە دوای چی و غەڵەتیشمان کرد ئەندەمانتانی بە نێنی بیکەین بەس هیچ ئەزمونمان نەبوو بەبێ ئەوەی گەورە بکەین وەبی هەر نەهات بایە ئەمەوەمان کرد هادی شاوێز هەر شەوەکەی هەڵات بۆ نەرویج بۆ زانیاریتان ئێستا بۆ شتان باز دەکەم چۆن زانیمان دوو مەسعود بارزانی بروسکەرێدا بووی فەورەن لە ستویت هەرێ فەورەن لە سویت هەڵێ یعنی ئەوە من لەو خەڵکانە بوون کە بەڕاستی معلوماتەکانیان دەقیق بوو بە ئێمەیان گوت دوای ماوەیە گوتیان مەسعود بارزانی گوتی فەورە نەرێ چکو ئەو هادی شاوێزە لەو ماڵەی لە یون شۆپینگ وتبووی ئەمە بووینە جاش وەرەقەی ئیدریس بارزانیمان ئێستاشمایە ئەو بە ئێمەی کردە جاش گوتی پڕۆنەوە لەوێندەر خزمەتی ئێمە بکەن و زەلالی بکوش بۆ زانیاریتە ئەو قسە لە بۆ من گەڕاوە ینی ئەو دەمی ئەوە لە زاری خەڵکی یەکێتی خەڵکیان نەبوو لەو نزیکان معلوماتیان وەردەگرت بۆیە مەسعود زۆر ئەوە بوو ئەترسا هاوڕێیان یەک خاڵی کە بڵێم 2-3 ساڵ لەمەوبەر بن و هاوڕەیەک ئەچینە ئۆفساڵە ڕەنگی ئەو برادرا لە بیریش خزمی لە ستاخوونی ستۆکۆڵم کوڕێکمانە گرت برادری ئەو برادرم بوو وەڵا لە ڕێ ئیتر قسە و باس کرا گوتی ئەرێ باسی ماڵی هادی شاوێز کرا وتی ئەوە کووە گوتی ئەو جەڵتە لێیدایە چەند ساڵێک 3 ساڵ 4 ساڵ لەمەوبەر دەبوو نابوو وتی ئێتر لە ناو قسە وتی ئەدی بۆ خۆی تەندروست گوتی پاپاوە هات بۆ سوید بەس لە کورد لێرە شکایەتیان لێ کرد هەر لە ترسان هەڵات شەوەکەی هەڵاتە هەڵە نەرویج لە دووی بوون پۆلیس کەت بە دوێ یعنی مۆزوعەکە ئەمە خزمی نزیکی هادی شاوێز بوو ئێمەش پێم گوت چۆن وەڵا هەمووی لە بۆ جێڕامەوە کو هەڵاتینەوە وەزعەکە کو بۆ مشەوەش بووینە ئیتر گوتمەڵە کاکەوە بۆ شکایەت کرد ئێستا چۆنە وتی وەڵاوە جەڵتە لێدایە و لەگە پارتیش بینی خراپە هادی شاوێز بەر لەوەی بمرێت لەگەڵ پارتی بینی باش نەمابوو ماڵی شاوێز بەڵامی تر عەشیرەتێکی گەورەن پشتی ئەوەی خۆیان هەیە هاوڕێیان من ئەوە دەمەوێت بۆ بڵێم ئەوە یەکەم تەجروبەی من بوو لە خەبات لە سکاڵە تۆمارکردن دوای 2 ساڵ چوون لە نیو دەرزەن مەکتەب سیاسی پارتی وێچێتی شکایەتم کرد وەکو سەنگاوی عومەر فەتاح کەریم سنجاری
يعني ناوەکان زۆرن لە وەختی خۆی دێمەسەری هەوڵ دەدەم لە هەر یەکە و لە بەرواری خۆی بەڵام ئەوە گوتم هادی شاوێز دوێنێ ماڵ ئاوایی کرد کۆچی دوایی کرد مرد بەبێ ئەوە هیچ لێ پێچینەوە هیچ ترسەکی هەبی ڕۆژێک تاکە ترسیە بوو ئەو هەفتە بوو کە لە سوید بوو کات بوو بۆ ئیلاج لێمان نەگەڕا ڕەوشی ئەوە بێت و تەکانێکی گەورەمان بە خەباتدا و بڕوا بکە ئەو هاوڕێی زانکۆم ئەو دەمی کە پەیوەندیم گوتی قادرت کار لێ یەکەم خۆت ئەوە بکات یعنی شتێکی ریسکە بەڕاستیش ریسک بوو وەرە تو بە تاقت تەنێ بەڵام بە هەویەی چاچ ینی بە هەیبەتی چاک ئەو دەمی ڕێکخراو بوو ینی بەڕاستی لێی دەترسان هەموو حزب و شتەکان چاردە کۆمیتەمان هەبوو ئەوروپامان لەدەست بوو لە کوردستان تەعاتفەکی زۆرمان هەبوو وە کەیسی ئەنفال وەڵەبجە بەڵام ئەمن خۆمدایە و هاوڕێیانی سوی تاریکاریان کردومە لەو شوێنانەی کە پێویست بوو بەڵام تاکە کەس شکایەت کرا ئەمن کردم وەک کوردستان پۆست هەموو کات ناکرێت ڕۆڵی نادی دەبێت پشت و پەنایەکی گەورەی ئێمە بوو چەند هاوڕێش کەشکە بە خۆیان حەزیان نەکردێت تا ئێستا ئەوە بن گرنگ هاوڕێیان ئەوە جوڵەیەک بوو یەکەم جوڵە توانیمان ئەو پەیامە بدەینە نەک پارتیوێکێتی جاشەکانیش کە ئێرە ئامن نییە لۆتان و ڕۆژگارێکدا بێگە لە کوردستانیش ئەوە بن لێرە دەدرێنن لایگە بە تایبەتی ئەوە بڵێ ماوڕێیان ئەو خاڵە جەوەریە لە کەپیتەڵی دوی سویچ لە یاسای تاوانەکان کەسێک لە نیشتیمانەکەی خۆش تاوانی کردبی بەڵگەی یەکلاکەرەوە هەبی کۆی تەحسین هادی شاوێز بەرەوەی ناوی ینی وەسایقی دوکۆمنتی دادگای تاوانەکانی عێراق سێدەیەک بوو هەموو دات پۆلیس تاوانەکانی جەنگ ئەو دەوی پرۆژەی زۆر گەورەمان هەبوو کە ئیش بکەین لەگە پۆلیس تاوانەکانی جەنگ و ئەوە بوو دوای 2 ساڵ من ئەوە کەتمەوە یەک دوو جارێت کەش لەگەڵیان دانیشتومە کە دێمە سەرێ شکایەتمان لە باسی گەورە کردیە دیسان لەگە پۆلیس تاوانەکانی جەنگی سوید دانیشتنمان کرد لە بەرامبەر هەندێکیان بە دوکۆمنتەوەوان هەموو بڵاو دەکەمەوە بەهەرحاڵ یعنی ئەو پەیامەماندا بە ئەوەکان جاشەکان کە ئەوروپا ئەمین نییە کوێستە پارتیوچێتەکان دەڵێن ئێرەتان ئەمینیە 400,000 کیلۆمەتر چارگۆشەمان لە یاساخکردنیە بەترسەوە ئەو کاتی شوامان بە جاشەکان ڕاگەیان و دەنگدانەوەیشی زۆریە بۆیە دوای ڕۆژێکدایەوە ماوەیەکی پێچەوە هاوڕێی زانکۆم قسەمان کردەوە وتی گەلک دەنجی دایتەوە ئیشەشی زۆر باش بوو ینی زۆر بە نەجاعەت بەدەستی ئەوکات لەبەر ئەوەی پەیامەکە گەیشت هاوڕێیان ئێمە ڕاستە نەمانتوانی هادی شاوێز بگرین ڕەنگبی بێ ئەزمموی خۆمان بوو ئەگەنا بەپێی کەپیتەڵی دوو یاسای سوید یەکێک لە نیشتی لە کوردستانیش تاوانی کرد بێ بەڵگەی یەکلاکەرەوە هەبی بێتە ئێرە یعنی 6 مانگ حکوم دەکرد ئەگە جنسێشی نەبی یعنی هەر یەکێک لە کوردستان جەریمە بکە لە ئەفریقا جەریمە بکە ئەگەر بەڵگەکە وەکو شتێکی ئەوها مەسەڵەن ئەمر قەبزی هەبیت ئەلێرە 6 مانگ حکوم دەکرێت با هاوڵاتی سویدیش نەبی بێگومانەگە هاوڵاتی سویدی بی زیاتریشە قەوانینی سویدی 100% لەسەر جێبەجێ دەکرێت من ئەو کاتی وایان پێگوتمەوە دوای ئەوش کاک ئازاد غەریب کەپیتاڵی ئەوەی تەرجمە کرد یعنی یاساکانی سوید ئەو تەرجمەی کرد 3 بەندە ڕۆژێک لەتان بڵاو دەگەمەوە کە کرێت گرنگ ئەوە یەکەم جوڵە بوو لە هەوڵدان بۆ سکاڵا تۆمارکردن لە ئەوروپا من کردم نازانم پێشتر وازام برادر شتکە ڕەنگی لە وڵات کە لە سوید با بڵێن کردمان خۆشبەختانە سەدایەکی گەورە دەنگدانەوەیەکی گەورە بووە بۆ ئێمەش بۆ ئەزمونێک بۆ شکایەتەکانی تر هەرویستم لە ساڵ لە چرکە ساتەی کە دوێنێ ئێوارە هادی شاوێز مرد ئەو ڕووداوە باس بکەم ئەو پێشتریش ئەمن دوو جاری تر لە کوردستان پۆست و لە چاک نیوس ئەو بابەتەم باز کردیە ئەنی نوێ نییە ما ئەو کاتیش خۆماندایە ینیەوە نەبووین بە دزی کردمان زۆر بە ئاشکرا بەداخەوە ئەو هەموو هاوڕێی مامەڕی شەو شەید ئارام کە ساڵیانە یەکەچیان لەگەڵمان نەهاتن جگە لەو هاوڕێی پێشمەرگەی نەبێت کە من ئەوە بڵێم یەکێک لەوانە بە ئەو خاڵە بڵێمەوە دوو کوڕی قادر دانساز برای ئەو شۆڕشی پێشمەرگە بوون لەگەڵ مامەڕیشە برادرێک پێی گوتوتی ئاچین بڕوا بکە من دوایە بەو کارینە و یەکەش کەش بناوی میکائیل بوو پۆلیس پێم گوتن کەس هاتیە شایەدی بدەوتی نەخێت
دوو هاوڕێی نزیکی بوون هەر بۆس بۆ تاریخ باز دەکەم چکۆ ئەوایە ینی تاریخ ئەوایە هاوڕێی پێشمەرگایەتی مامە ڕیشە بوون لەو سفیدەی دەیان کەس هەیە هاوڕێی مامە ڕیشە بوو نەهات ئەخر نازانم یانی یادکردنەوەی مامە ڕیشە و شین و گریان چتا دەدا کاتێک یەکێک لە بکوژەکانی ئەلێرەیان ئەو هەموو خەڵکە نیشتیمان پەروەرایان کورە هاوڕێیان گوتم کوڕی عەلی ئەسەن مەجید لێرەیە دوو کەس لەگەڵم نەهات یعنی بانگوازم کرد بانگواز شوێنەکەشم دۆزیەوە لە کوێندەرە یعنی ئەو وڵات هەندێک جار یەک تارمایی ڕەش دەبینی کۆڵمان نەدا دێنە سەر هەموو ئەو کەیسانە هەمووی باز دەکەین لەو هەوڵ و تێکۆشان و خەباتەی لە بۆ جینۆساید لە بۆ شوێنەوار لە بۆ ئازادی بیرڕا لە خەبات لە بۆ دیبلۆماسیەت ناوەندە جیهانیەکان چۆن لە 2000ەوە دەست پێکرایە لە خەباتی پاڵتاک کەوەکە یەکەم شوێن بوو هەیبەتی پارتیەکێتی ماشکان لە کەیسی خەزرەجیەکان لە سکاڵە لە جەلال تاالبانی لە دەیان و سەدان کار و چالاکیتر هەمووی باز دەکەین لە ئاین ڕۆژانە بەر لەوەی مەرگ بمان بە بەر لەوەی خەڵکی تر هەیە کە ئێستا ئێمە زندین دێن بەربووم و خشۆن و خۆنیمان دەبن دووش ئەوە بەشەکە لە مێژووی ئەو میلەتەی دەبی تۆمار بکرێت کاتێکی خۆش زۆر سوپاستان دەکەم بۆ گوێڕاگرتن